پێش دەستپێکردن هەمووان بۆستن بۆ دەستان دەخێ بۆ کۆگیان پاکشێت شەیدان خاوەنی ڕاستەقینەیان وڵاتە شەید نامرێت سپاسی تەباق بۆ بوونەوە دووبارە دەستمان پێکردەوە باو کۆبوونەوەیە پێشکەشکردنی ئەم مەراسیمە کە شەهیدی فەرماندە عەگید یەکەم فیشەکی تەقان ئێستاش باوەمان پێکەوە بینەری ئەو سینەفیزیۆنە بێت دبێ ئاگاهیە گولەیە یەکەم ئیرۆژی دزاب ئەوەشی مەتینە و تەوایە چیایە ئازادین کوردستانê نەوەی ڕێنمایەکانی ئۆجەلان لە سیمای هەڤاڵ ئاگیردا شادی و بەختەوەری و جۆش دەردەکەوت یەکەم ڕستەی کە لە زاری هاتە دەرەوە ئەوە بوو هەنگاوێکی باشە بەڵام درەنگ کەوتووە دەکرا زووتریش ئەنجامی بدەین هەڤاڵ ئاگیر لە بیرەوەرەکانی خۆیدا خەباتی چەکداری پارتی کرێکەکانی کوردستان پەکەکە دژەی داگیرکەرانی کوردستان دەستی پێ کردووە 37 ساڵ بەر لە ئێستا مەعسووم خۆرقماز ناسراو بەهەگیر بە تەقاندنی یەکەم فیشەک بەڕووی دوژمندا کوردستانی بردە قۆناغێکی دیکەی ژیانەوە یەک لە هۆکارەکانی دەستپێکردنی خەباتی چەکداری و قەڵەموازی 15 ئاب کودەتای سەربازی 12 ئەیلولی ساڵی 1980 تورکیا بوو باکووری کوردستان کرایە سەربازگە و لەلایەن کودەتاچیەکانەوە پیلانی پاکردنی گەلی کوردانراو